تواکەین حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕی 3.6 ملیارد دینار بامبەستی جێبەجێکردنی پرۆژەی گەاندنی کارەبا بۆ 25 گوندی سنووری دارەی سربەخۆی گەرمیان تەرخان کردو و ڕاشوگەاندووە گوژمەی پارەکە بە شێوەیەکی نەختینە و قۆناغ بە قۆناغ لەسەر بودجێ و بەرهێنانی وەزارەتی کارەبا جێبەجێکرێت. ئێمە قسە و باسی زیاتر لەسەرم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان حازم کەریم بەڕێوەبەری گشتی کارەبای گەرمیان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی کەلار لەگەڵمانە. کاک حازم سڵاو لێبێت و بەیانیت باش بێت. هەنگاوەکانی دەستپێکردنی پرۆژەکە لەکوێدا و چۆن دەست دەکرێت بە پرۆژەکە و کەی دەست دەکرێت بە جێبەجێکردنی پرۆژەکە؟ باو لە بەڕێستان لە بینەرانی کەناڵی کورسات ئێمە وەکو بەرەوبەراتی گشتی کارەبای گەرمیان ماوەیەک پێش ئێستا دەرخستەیەکمان ئامادە کرد بۆ ڕاکێشانی کارەبا بۆ 25 گوند لە سنووری گەرمیان بە هەرسێ قەزای کفری و کەلار و خانەقین و ناحیەکانیەوە لە ڕێگای ئیدارەی گەرمیان و وزارەتی کارەبا و بە پشتگیری وزارەتی شەهیدانیش کە ئەم گوندانەوەمانە زۆربەی پاشماوەی ئەنفالن بە پشتگیری هەموو لایەک بەرز کراوە بۆ ئەنجومەنی وەزیران. خۆشبەختانە ئەنجومەنی وەزیران بڕیاریدا بە خەرجکردنی بڕی 3 ملیار و 627 ملیۆن دینار لەسەر بودجەی وەبەرهێنانی وزارەتی کارەبا ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ. ئەو فەرمانە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە لە کاتی گەیشتنی بە وزارەتی دارایی و وزارەتی کارەبا ئەی نێرنەوە بۆ ئێمە لێرە تەندەر و شتی بۆ ئاماداکەین بۆ ئیعلانی بۆ بکەین و هەر 25 گوندەکەیش ئیعلانێکی بۆ کرێ بۆ ئەوی لە ڕێگای بەڵێندەرایەتیەوە مقاولەکان کۆمپانیەکان تەقدیم بکەن بۆ کۆمپانیاک دەربچێت بۆی ویشە ڕاتە بواری جێبەجێکردنەوە بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیەش ئەتوانم بڵێم هیچ گوندێکمان نامێنێ لە سنووری گەرمیان کە کارەبای نیشتمانی پێ نەکەن. باشە کاک حازم بە شێوەیەکی گشتی ئەو بڕە کارەبایی کە بۆ گوندەکان دەگوازرێتەوە بڕەکەی چەند دەبێت؟ دەتوانێت بڵێ بەشی پێویستی هاوڵاتیانی گوند لە بەرهەمێنانی کارەبا بۆ گوندانە دابین دەکرێت؟ سەبارەت بە جێبەجێکردنی کاتێک ئەو پرۆژەیە جێبەجێ کرا و کارەبای نیشتمانی چووە سەری، ئێمە پلانی کۆنتترۆلمان هەیە لە سنووری گەرمیان. دابینکردنی کارەبا بۆ گوندەکانی سنووری گەرمیان بە ڕۆژ 4 کاتژمێر لە کاتی نیوەڕوانە کاتی ئیستراحەتدا 4 کاتژمێر کارەبایان ئەدەینێ، بە مەغریبیش بە ئێوارانیش لە کاتژمێر 6:30 بۆ ماوەی 11 بۆ 12 کاتژمێر کارەبایان ئەدەینێ. واتە تێکڕای گوندەکانی ئێمە نزیکەی 15 بۆ 15 سەعاتونی و کارەبا وەرەگرن. ئەو گوندانەیش کارەبایان پێ بگات ئەمان بەرنامەی ئەم گوندان بەڵێ دیارە پێچێ کێشەیەگە بێت لە گواستنەوەی دەنگ و واروها ڤیددیۆی میوانەکەمان بە شێوەیەکی گشتی دوای سەرکردنی کێشەکە دەگەڕێنەوە لای میوانەکەمان. هەنار هەرۆکو میوانەکەمان ئاماژەی پێدا خۆشبەختانە بەدابینکردنی یاخود گەاندنی کارەبا بۆ ئەو 25 گوندە لە سنووری گەرمیان دەکرێت کە هیچ گوندێک نەمێنێ لە سنووری گەرمیان بڕی کارەبای پێویستی بۆ نەچێت. لەگەڵەوەی کە ماوەیەکی زۆرە کارەبانێ گەندراوەتە ئەو گوندانە، لەگەڵەوەشدا جێگەی پرسە کە من سەرنجی زۆرێک لە هاوڵاتیانم خوێندەوە لەسەرمە کە بۆچی تا ئێستا کارەبانە گەنراوەتەوە گوندانە هەروەها بۆچی چەند ساڵە حکوومەتی هەرێم هەیە بەڵام کەم تەرخەمی کراوەی کە کارەبا بگەنێتەوە گوندانە و تا ئێستا ئەو گوندانە چۆن توانیویانە کاتەکانیان بەسەر بن. پێم وا بێت تەنها دابینکردنی مۆلیدە لە گەڕەکەکاندا یاخود با بڵین مۆلیدە بۆ ئەو ناوچانە بڕوانە کەم پڕکردنەوەی پێدەویستەکانی ڕۆژانی هاوڵاتیان بێت بۆ کارەبا بەو پێی کە ناوچەی گەرمیان بێگومان ناوچێکی گەرمە. من پرسیانی بەجددی ئەوە پرسیارە لە لای من تا ئێستا بۆ فێنەکردنەوە چۆن توانیویانە یاخود با بڵین چیان بەکارهێناوە، چۆن توانێت تا ئێستا بێ کارەبای نیشتیمانی لەگەڵەوە داگەر بڕێکی کەمیش هەبێت کارەبای نیشتیمانی، بەڵام هەر پێویستە و پێویستە هەموو هاوڵاتیەک
خزمەتگوزاری نیشتیمانی بەدەست بگات. وڵە دیارە هەنار باس لەوەش دەکرێت کە بۆ نەبوون نشینەکان لە ئێستادا وەکو جاران نییە، ینی زۆرێک لە پێداویستیەکانی ڕۆژانە لە سەلاجە لە فێنکەرەوە هەروکو ناوەندی شار بەکار دەێنێت کە بێگومان نەبوونی کارەبا لە زۆر ڕوەوە لە هەر جەیەکی جیهان بێت و تەنانەت لە گوندەکانیش بێت کێشە و گیر و گرفت دروست دەکات، بەڵام لەسەر و هەموو شتێکەوە ئەم هەنگاوە دەکرێت بڵین هەنگاوێکی دڵخۆشکەر دەبێت بۆی کە دوجار بتوانرێت 25 گوند کارەبای پێ بگەێنێت و ئەمەش وا دەکات کە جارێکی دیکە لە گەرمیان ئەم کێشەیە چارەسەر بکرێتەوە کومیوانەکەشمان ئاماژەی پێدا کە بۆ لەمە و دوا هیچ گوندێک نامێنێت. دەگەڕینەوە لای میوانەکەمان بەڕێز حازم کەریم بەڕێوەبەری گشتی کارەبایی گەرمیان لەگەڵمان دەبێت. کاک حازم سڵاو دەبێت دووبارە ئەگەر پرسیارەکەمان دووبارە بکەینەوە بە شێوەیەکی گشتی باسمان لەوە کرد ئەو بڕە کارەبایی کە تەرخان دەکرێت کاتەکەی چەند دەبێت و بەشی پێویستی هاوڵاتیان دەکات لە گوندەکاندا؟ وەکو باسم کرد بۆ بەڕێستان ئێمە ئەو گوندانە کە کارەبای نیشتمانیان پێ بگات ئێمە توانین وەکو ئەو گوندانەی کە ئێستا کارەبایان هەیە یەکڕا 14 بۆ 15 سەعات لە ڕۆژێکە کارەبایان بۆ دابین بکەین لەو کاتەی کە مرۆڤ پێویستی بە ئیسراحەتەوە بە شەوان وەکو باسم کرد 10 سەعات 11 ساعت بۆ 12 ساعت بە شەو کارەبایان بدەینێ کە کاتی هاوڵاتی پێویستی بە ڕووناکی و بە فێنکەرەوەیە بە ڕۆژیش لە کاتی نیوەڕوانە 4 ساعت کارەبای نیشتمانیانە دەینێ. من ئەمەوێ ئاماژە بە یەک شت بدەم ئەو گوندانە ئێمە ڕێنمایی وزارەتی کارەبا هەر گوندێک 5 ماڵ کەمتری تیاابێ نابێ کارەبای نیشتمانی بۆ بڕوا ئەبێ بە مۆلیدا چکە کلفەکەی زۆرەکەوێ. ئێمە ئەو گوندانە کە باسێکین بۆتان زۆربەی هەتا 2013 کە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان هەبووە و پرۆژە جێبەجێکراوە ئەو گوندانەمان زۆری لەو گوندانە ماڵی تیانە بووە هەبووە ماڵی یەک ماڵ و دوو ماڵی تیا بووە و لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای مۆلیداتەوە ئێمە زۆربەی گوندەکانمان مۆلیدەی هەبووە و لە 2013 وەتان باشەزان ئێمە ئەمەوێ ئاماژە بۆ بدەم لە 2013 ئێمە لە سنووری گەرمیان بە یەک ساڵ 75 گوندمان کارەبای بۆ ڕۆیشتووە، بەڵام پلانەکەمان بۆ 2014 نەبوونی بودجەی پێویست نەمانتوانێت جێبەجێکەین هەتا لە 2021 ئێمە لە 2021 چلوسیە گوندمان هەبوو کارەبای نیشتمانی پێ بڕا ئێمە ئێستا خۆشببختانە ئەو چلوسەیە دابەزیە بۆ 25 گوند بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیەش وەکو باسم کرد ئینشاءڵڵا هیچ گوندێکمان نامێنێت ئەم سنوورە کارەبای نیشتمانی. باشە کاک حازم باست لەوە کرد کە لە دوای 2013 زۆرێک لەو گوندانە تەنها ڕەنگە 5 ماڵێک یاخود چەند ماڵێکی کەمیان تێداوای خود شۆڵ بوو بێتن. لە پێش ئەوە شۆ ڕەنگە هاوڵاتیان یاخود گوندنشینان لە ناوچەکانی ئێستش دەزانین کە هاوینان گوندنشینان دەگەڕێنەوە سەر مەزرعەکانیان دەگەڕێنەوە سەر شوێنەکانیان لە گوندەکانیان تەنها مەگەر لە زستاندا بێنە ناو شارەکان بە مەبەستی دەوامکردن و خوێندنی خوێندکارەکانیان. واتە لەو گوندانەدا هەر گوندێک 5 ماڵیشی تێدانە بۆ بۆی کە لە پێشتردا بیر لەو بکرێتەوە تەزوی کارەبای بۆ بگەێنرێت. وەکو باسم کرد هەنێ لە گوندەکانمان 5 ماڵی تیانە بوو، بەڵام هەنێک سەروی 5 ماڵی تیا بوو لە پلانی 2014 دامان نابوومە بۆ ڕاکێشانی کارەبا، بەڵام ئەو قەیرانەدارەی کە هاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە تا 2021 نەمانتوانێت یەک گوند جێبەجێ بکەین کارەبای نیشتمانی پێ بگەین، بەڵام لە 2021 و لەسەر 108 داهاتی کارەبا و لەسەر بودجەی ئاسایی و لەسەر ئەو دوو بودجەی ئێمە توانیمان زیاد لە 15-16 گوند کارەبای بۆ بووین لەم ساڵ و نیوە ئەوەی کە ماوەتەوە ئەو 25 گوندە ئێستا لەو پلانەیە ئێمە ئینشاءڵڵا هەمووی جێبەجێکرێ و ئەمەوێ ئاماژە بە یەکشی تریش بدەم هەیرانی دارایی لە دوای 2014 شەڕی داعشەوە وای کرد هەنێ لە هاوڵاتیان بگەڕێنەوە بۆ گوندەکان و دەست بکەن بە بە ئیشی حیوانداری ئەوانە بۆی ئوموری خۆیان بوونە ڕێەوە ئەوە وای کرد گوندەکانمان ێواش واش ببوژێتەوە ماڵەکانیان زیاب بکە بەداخەوە ئێساکە ئێستا ئەمە 2 ساڵە وشکە ساڵیە وای کردووە ئیشەکە عکس بێتەوە زۆربەی ئاژەڵدارەکان ئەوانە زۆربەی گواستیانەتەوە بۆ ناوچە کوێستانیەکان یان ئاژەڵەکانیان فرۆشتەوە بۆتە هۆی ئەوە ئێستا گوندەکانمان مەیلەوکەمی بڕواژماری ماڵەکان. باشە کاک حازم بە دیاریکراوی و 25 گوندەی کە کارەبایان بۆ دەچێت لە سنووری گەرمیان کام گوندانن؟
وڵی لستێکی گوندیمان لایە لە بینی زۆربەی گوندەکان زۆربەی ئەو گوندانە کە کارەبای نیشتمانی بۆ نەڕۆشت بوو ناحی ڕزگاریە لەگەڵ ناحیەی ئاوەسپی ناحی ڕزگاری کە ئەو گوندانەی کە زۆر لە قوڵایی گەرمیان و دوورن لە ناحیەکە و لە بۆ نمونە ئێمە جاروا بوو لە 2012 گوندی ئیعلانمان بۆی کرد لە ناحی ئاوەسپی لەبەر ئەوەی خزمەتگوزاری ڕێگەوبان لە سنوورەکە نەبوو هیچ کۆمپانیایەک ئامادە نەبوو ئەو تەندەرەمان بۆ تەندەرە بگرێت و ئیشەکە بڕاتە بواری جێبەجێ خۆشبەختانە جادەی سەرقەڵا سەنگاو ئەوە وای کردووە کە ئەو ناوە بوو بژێتەوە و ئێمەش لەگەڵ ئەوە ئێمە زیاد لە ناحی خان نزگەی لەم ساڵ و نیوە 6 گوندمان کارەبای بۆ ڕۆیشتە لەسەر بوجەی 180 هاوکاری بەرەوبەراتی گشتی کارەبای سلێمانی کە بە سوپاسەوە تەنسیقێکی باشەیە لە بینمانە بۆی لەسەر 180 ئەو ناوچەی پیشەسازیە لە سنووری بازان هەیە هاوکاریەکمان بکەن لەبەرەوەی ئێمە 180 چونکە ناوچەی پیشەسازیمان کەمە لە گەرمیان 180 داهاتمان کەمە خۆشبەختانە ئێمە بە دەستخۆشی و ئەوان توانی هاوکاریمان بکەن بتوانین کارەبا بۆ ئەو 5-6 گوندەی ناحیەی ئاوەسپی ببین لەگەڵ ئەوەیشدا وەکو باسم کرد ئەو گوندانە کەماوەتەوە لە قوڵایی گەرمیانن لە قوڵایی ئەو ناحیانن کە بە ئاسانی خزمەتگوزاری ڕێگەومانیان پێ نەگەیشتە و بۆ هاتوچۆی گوندنشینان و بۆ هاتوچۆی ئەو هاوڵاتیانیان ئەو کۆمپانیای ئیشەکەی بۆ دەرەچێ بە ئاسانی ناتوانێت ئەو ماوادانە چونکە بێ بە سیارەی بە کرێن و بە سیارەی گەورە بگوازرێتەوە بۆ شوێنە بەڵام سە خۆشبەختانە زۆربەی ڕێگەوبانەکان مەیلە چاکی ئەڕوا مەیلە باشبوون ئەڕات و ئێمەش پلانمان هەیە ئینشاڵا وەکو باسم کرد سنوورەکانی گەرمیان ئینشاڵا هیچ گوندێکمان نەمێنێ لە سنووری گەرمیان وەکو باسم کرد ئەو 25 گوندە زۆربەی زۆری زیاد لە 15 بۆ 16 گوندی لە ناحیەی ڕزگاری لەگەڵ ناحیەی ئاوەسپیە ئیتر ئەو گوندەکان ترشی دانەدانەکەوێتە سەر ئەو ناحیانەی تریکا لە سنوورەکان. بەڵێ کاک حازمە ماوەی کە دیاری کرا بۆ جێبەجێکردنی پرۆژەکە چەندە توانین بڵین بە دیاریکراوی لە کەیدا بە تەواوەتی کارەبا دەگەنرێتە گوندەکان و گوندەکان ڕووناک دەکرێنەوە. وڵا خۆی ئێمە ماوەی دیاریکراو لە کاتی تەندەرا ئێمە دەستنیشانەکەین ئێستا ئێمە حالیەن دەرخستەکە ئامادە کراوە ئەنجومەنی وەزیران بڕیاری نهایی بۆ دەرکردە دوای دێتەوە بۆ وزارەتی دارایی وزارەتی کارەبا دێتەوە بۆ ئێمە لە ڕێگای ئیدارەی گەرمیان و ئیعلانی بۆکەین ئەو کاتە کاتی جێبەجێکردنی پرۆژە چونکە هەر گوندێک مودەیەکی خۆی هەیە بۆ جێبەجێکردن ئێمە تێکڕای ئەو کاتە معادلێکی بۆ وەرەگرین بۆ ئەوەی هەم گونجاو بێ لەگەڵ ئەو سنوورە هەم بەڵێندەر کە کاتێک ئیشەکەی بۆ دەرەچێت ئێمە کاتێکی بۆ دانین بۆ ئەوەی لەو فترا بتوانێت ئەو ئیشە جێبەجێ بکات کە ئەو 25 گوندە هەر گوندی هالە ناحەیەکە بۆ نمونە گوندێک لەگەڵ گوندێکە لەوانەیە 25 کیلۆمەتری بین بێ ئیشەکە وەکو نییە چڕ بێت لە شوێنێکە ئێمە کاتێکی دیاریکراوی بۆ دابنێن و بۆی بە زووتری کات جێبەجێ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ حازم کەریم بەڕێوەبەری گشتی کارەبای گەرمیان کە بەشدار بووی لەگەڵمانە ماندوو نەبی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.